لەم وەرزی سەرما و سۆڵەیەدا کە خەڵکی بەدەست نەبوونی کارەبا و سوتەمەنیەوە دەناڵێنن جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر شەڕە کۆمنتی ناو فەیسبوک بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی بانگێشتی ئەنجومەن دەکات و داوای لێپێچینەوەی لێ دەکات. ئەوەش ناڕەزایی بەشێکی زۆری ئەندامانی ئەنجومەنی لێکەوتوێتەوە. هەرچەندە لە دوای بانگێشتنامەکەی جێگری سەرۆکی ئەنجومەن لیژنەیەک بۆ بە دوواداچوون پێک دێنرێت، بەڵام بەشێک لە ئەندامانی ئەنجومەن دەڵێن نووسراوەکەی جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگا نایاساییە و دەبێت هەڵبوەشێتەوە. ئێمە طبعاً ڕخنەمان هەبوو هەر لە خودی کتابەکە لەبەرەوەی نووسراوە لێپێچینەوە بەپێی یاسای ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە مادەی 6 لە بڕگەی 4 ئەڵێ بە هیچ بۆ دوو کەس ئەم لێپێچینەوەیەکرێ کە پارێزگار و لەگەڵ جێگرەکەی جێگری پارێزگارە بۆ بەڕێوەبەرە گشتیەکان نییە، تەنها بە دوواداچوونە و بانگهێشتکردنی ئەو بەڕێوەبەرە گشتیانەیە. خۆی ئەمە ئەگەڕێتەوە بۆی کە ئیدارێکی زەعیفەیە لە ناو ئەنجومەنە. بەڕاستی ئەگەر زەعیف نەبووە ئیزانی کە لێپێچینەوە لەگەڵ کێ ئەکرێت و بانگهێشتی کێش ئەکرێ. ئەمە هیچ پەیوەندێکی بۆ بابەتەوە نییە، تەنها پەیوەندی بە هەڵە تێگەیشتنێکەوە هەیە لەلایەن ئەندامێکی ئەنجومەنمان کە باسی دانانی جۆزەی 16 ئەمپێری کردووە لە هەڵەبجە کە بە نائەدالەتی ناوی بردووەکان بەڕێوەبەرایەتی گشتیە بە نائەدالەت مامەڵەی لەگەڵم بابەتا کردووە، بەڵام پارێزگای هەڵەبجە ڕوونکردنەوەی داوە کە ئەوە لە ژێر چاودێری ئەوانە ئەنجام درراوە و ماوەی ساڵێکیشە تێپەڕیوە لەبەرەوە نەئەکرام کاردانەوەی لێ بکەوێتەوە. بۆیە ئێمە یاداشتمانیەوە بە ئەنجومەن کە ئەم کاری ئەنجومەن مامەڵەی ئەنجومەن مامەڵەیەکی نایاساییە و مامەڵەیەکە پەلەیتیایە و لێپێچینەوە ئەبێت دوای کۆمەڵی ئیجراعات و هەنگاو بێت، ئەبێت پێشینەیەکی هەبێت و ئەو لیژنانشی کە هەر لیژنەیەکیش ئەگەر پێکێنرابێت لیژنەیەکی نایاساییە. گەرچی ڕووی نووسینەکەی ئەندام ئەنجومەنەکەی پارێزگای سلێمانی لە فەیسبوک لەسەر خراپی جۆزەی 16 ئەمپێریەکانی هەڵەبجە بووە و پەیوەندیشی بە بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانیەوە نەبووە، بەڵام سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بێ بە دوواداچوون بانگێشتی بەڕێوەبەری کارەبا دەکات بۆ لێپێچینەوە کە بەپێی زانیاریەکانی پەیام بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی بەدەم بانگێشتنامەکەوە ناڕوات و بەهۆی تەشیر و ناوزڕاندنیشیەوە داوای مافی یاسایی خۆی دەکات. بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی بۆ پەیام دەڵێت نووسراوەکەی ئەنجومەنی پارێزگا هێشتا بە فەرمی بەدەستی نەگەشتووە، بەڵام بە نایاسایی دەزانێت. و ئەوەی لێرەدا زۆر سەیرە ئێمە ئەم نووسراوە بە فەرمی بەدەستمان نەگەیشت و هەر ڕۆژی یەکەم تەسەڕوبی پێکراوە بۆ هەموو ڕاگەیاندنەکان و هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان و زیاتر نزیکە لە ناوزڕاندن و ناوشکاندنێک کە ئەمە لە ڕووی ئەتەکریتی ئیداریەوە ناخۆشە لە ناو شاری سلێمانی ئەمە ڕووبا لە نێوان دەستگاکانی حکومەتدا و ئێمە لە پێشتر بۆ ئەنجومەنی پارێزگا هەر تێبینیکان هەبێ هەر ڕوونکردنەوەیکیان ویسبێ خۆم لە کاتی خۆیان هەر لە ڕۆژی خۆیان زۆر برایانە چوم سەردانم کردوون، بەڵام ئەمە بەڕاستی نیشانی پرسیاری زۆر لەسرە بەداخەوە کەم ڕوویاوە لە ڕووی یاساییەوە ئەو نووسراوە بە یاسایی نازانین بۆیە داوا لە سەرۆکی ئەنجومەن جەنابی کاکەزا دەکەم هەر نووسراوێکی تر ئاراسی من کا من پابندم پێوی هەر لە ڕۆژی خۆیان سەردانیانەکەم بەسواسەوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگا هی یەکێتی نیشتیمانیە و جێگری سەرۆکی ئەنجومەنی بزوتنەوەی گۆڕان و سکرتێری ئەنجومەنیشی یەکگرتووی ئیسلامیە. نووسراوەکەی جێگری سەرۆک بۆ بەڕێوەبەری گشتی کارەبا کە سەر بە یەکگرتووی ئیسلامیە ناوکۆکی خستووەتە ناو فراکسیۆنەکان و زیاتر بە کاردانەوەی سیاسی لە یەک دەدرێتەوە نەک ڕێکاری ئیداری بە بڕای بەشێک لە ئەندامانی ئەنجومەنیش. لەم دۆخەدا ئەوەی هاوڵاتیان لە ئەنجومەن چاوەڕوانیان هەیە بە دوواداچوونە لەسەر کێشەی کارەبا نەک مشتومڕ و شەڕە کۆمنتی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.